بەڵێ کاک مەحموود سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن دیارە بانگەشەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سنووری مەڵبەندی هەشتی سۆران گەرم و گوڕی بەرچاوی پێوەیە کاندیدان و کادیران و ئەندامانی کۆمەڵ لەم سنوورە بە گەرم و گوڕیەوە بانگەشە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 ئەکەن سەردانی ماڵ بە ماڵ و هەروەها سەردانی شوێنە گشتیەکان و بازاڕەکان دەستیان پێکردووە ئەمڕۆژ ئێمە لە دەڤەری باڵەکایەتین دیارە بەرپرس و کارژێڕانی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵ دەڤەری باڵەکایەتی ئەمڕۆ بەسەرەکەنەوە بن بۆ قسەکردنی زیاتر ئەسمە لای ئەوان سەرەتا بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی وەرەگرم مامۆستا سڵاوتان لێبێتن کارەکانی ئێوە لە ئێستادا بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی لە ئاسێکدا و پێشوازی هاوڵاتیان چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست دیارە ئێمە لەگەڵ برایانم لە مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای دەستپێکردنی حملەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بەردەوامین و گەرم و گوڕین و بەرنامەیەکماندانەوە لەگەڵ برایانی مەڵبەند بۆ بەسەرکردنەوەی هەموو شار و شارۆچکەکانی دەڤەری ئەو مەڵبەندە خۆشەویستە و لەخوا بە زیادی بێ خەڵک زۆر گەرم و گوڕە و پێشوازیەکی باشمان دەکەن لەبەرەوەی بەڕاستی لە ڕابردوو کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی لە حکومەت و لە دام و دەستگاکانی ترکە لە هەر شوێنێکی بوون پێیان سەربەرز بووین و بەڕاستی ئەتوانم بڵێم ماندووبوونیان کەم کردوینەوە لەبەرەوەی کار و چالاکیەکانی کۆمەڵی ئیسلامی خەڵک لە بەرچاویەتی و خەڵک کاتێک کە پێشوازی لە ئەندامانی وەفدەکە دەکا شان دەکا ئەتوانم بڵێم پێویست بە قسەکردنی ئێمە ناکە ئەوان هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیمان بەبیردێننەوە هەڵوێستەکانی نوێنەرانی کۆمەڵی ئیسلامیان بەبیردێننەوە لەبەرە من لێرەوە سوپاسی هەموو خەڵکی دەڤەری باڵەکایەتی دەکەم ناوچە بە ناوچە قەزا بە قەزا ناحیە بە ناحیە و گەڕک بە گەڕک و خوازیاریشم ئەو خەڵکە گەرم و گوڕتر بێتن لەگەڵ نوێنەرانیان لە کۆمەڵی ئیسلامی بۆی بتوانین هەڵوێست و مووقیفی جوانتر و چاکتر بنوێنین بۆی کە لە ئاستی مەطلوب دابین خوازیاریشم کە هەموو لایەک بە گرنگجیەوە بڕوانێتە ئەو هەڵبژاردنە و دواکەوتنی هەر ئەندامێک هەر دەنگدەرێک ڕێخۆش دەکاتن بۆ تەزویر و ساختەکاری زیاتر. مامۆستا دیارەیەک لەو خاڵانەی کەوا لە بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا هاتووە قەرەبووی کار ئەکەن بۆ قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانەی کەوا بەرلافا و زیان کەوتون دیارە ئێستامەکە لە دەڤەری باڵەکایەتین هاوڵاتیان ئەم ناوچەیەش زیانی زۆریان بەرکەوتووە لە ڕووی لافاوە ئێوە ئەگەر بێت و دەربستن بۆ پەرلەمانی کوردستان چ کارێکەکەن بۆ ئەوەی کار لەسەر ئەو بەرنامەیە ئەکەن بۆ ئەوەی هاوڵاتیانی و ناوچانە قەرەبوو بکرێنەوە؟ ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان فەرق و جیاوازی زۆر کراوە بۆ نمونە لەو لافاوەی کە لە چەند مانجێک پێش ئێستانە کە ڕووی لە باڵەکاتی و ڕووی لە بادینان و لەو شوێنانە کرد حکومەتی هەرێم بە چاوێک سەیری هاوڵاتیانی خۆی نەکرد قەرەبووی خەڵکی بادینانی کردەوە کەمە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام بەڕاستی دەبووە قەرەبووی خەڵکی باڵەکاتیشیان کردباوە ئێمە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزارەتی معنی قسەمان کرد و لیژنەیەکمان نرد بۆ باڵەکایەتی بۆی کە بەدواداچوونێک بکەن بۆ ئەوانەی کە زیانیان لێکەوتووە قەرەبوو بکرێنەوە و ئەگەر قەرەبووش نەکرانەوە تاوەکو ئەو خولە تەواو دەبێت و یانەوە تا خولی داهات و دەست بەکار دەبێتن ئەگەر ئێمە چوینەوە پەرلەمان ویان ئەوانەی کە دەچنە پەرلەمان لە ئەو لیستەدا یەکێک لە ئیش و کارەکانیان ئەوەیە کە بەدواداچوون بۆ ئەو کەیسە بکەن بۆی کە خەڵکی باڵەکاتی قەرەبوو بکرێتەوە بە حەول و قووەتی خوا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان. مامۆستا مسلیم بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆران وەرەگرم مامۆستا پەیامی ئێوە چییە بۆ هاوڵاتیانی دەڤەری باڵەکایەتی؟ بەناوی خۆی بەخشێتی بێهرەبان سەتا سڵاو ڕزم هەیە بۆ هەموو بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام سوپاس بۆ ئێوەش کە لە سەرەتای بانگەشی هەڵبژاردن لەگەڵ تیمەکان لەبەردا بوون. ئێمە ئێستا لە قەزای چۆمانیم خوازیارم کە خەڵکی باڵەکایەتی و خەڵکی سنووری مەڵبەند و بە تایبەت هەرێمی کوردستان هەموو دانیشتوان متمانە بدەن بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان. دیارە ئەو بەرنامەی کە کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاندیە کە خۆی لە 79 خاڵ ئەبینێتەوە بەرنامێکی زۆر تۆکمەیە ئەگەر بێت و هاوڵاتیان پژگیری ئەم لیستە بکەن دڵنیام ئەو ماف و داخوازنی کە ئەوان دیانەوێت لەو لیستی ئێمەدا خۆی ئەبینێتەوە بۆیە داواکارم لە هەموو دەنگدارانی هەرێمی کوردستان کە پاڵپشتی ئەم لیستە بن و ئەم لیستەی سەر بخەن.
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان شاندی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کەەوە ئەمڕۆ دەڤەری باڵەکایەتیان بەسەرکردەوە دیارە لە بەرنمەیاندا سەردانی بازاری قەزای چۆمان و سەردانی ماڵ بە ماڵ لەم دەڤەرە ئەنجام بدەن بۆ پشتگیری لە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان.